من لە ڕێگەی گەڕانەوە بووم بۆ ماڵەوە ئەو کاتە بینیم پاسێک وەرگەڕاوە لە ڕاستیە دابەزین سێری کێژواکەم کرد بینیم تەلەبەکانی خۆمان ئەگرین هاوڕێ نزیکم بوو ینی کە بینیم سەرەتا من نەمزانی کە مردووە لەوا مالیاتۆ لە پاسەکەیە هەر تۆزی سەر ئەگرۆ هەستی پێکەین و ئاگاداریەکەینەوە کە ئەبێت خاو بڕوات کە هاتمە دەرو لە پاسەکە هەمووی لەو ناوکەوت بوو خوێن بە گیانیانەوە بوو ڕۆژێکی زۆر ناخۆش بوو لەسەرەوە خەڵکە هەو یارمەتیایی لە بچووکترین ئیستۆپە ئەو خوێنکارانشیان لێ دێ ئێمە ئیجراعات لەگەڵ نەفەرا ناکەین ئێمە ئیجراعات لێپێچینەوە لەگەڵ بەڕێستا هاتین بەشێک لە ڕوو ڕێگاوبانەکانی سنووری هاتوچۆی دوکان ڕێگای کۆن و بەتەمەنن بۆ چەند ساڵێک لەمەوە پێش دروست کراوە هیچ نۆژەنکردنەوەیەک و بگرە فراوانکردنێکی بۆ دروست نەکراوە تۆ هەست ناکرد خێرایەکەت زیاد لەو خێرابێکە بۆ دیاریکراوە ڕوحی ئەم 20 نەفەرە بەدەست بەڕێستەوەیە لە ڕێگەی نێوان سلێمانی دوکان ئێستا چاکسازی ڕێگاوبان کاری خۆیەکە تاوەکو نزیک تاسۆژەوە و بە پێچەوانیشەوە ئۆتۆمبیل لە ژیانی ڕۆژانەماندا بایەخێکی زۆری هەیە کە وەک ئامرازی گواستنەوە بۆ خزمەتکردن بە مرۆڤایەتی لە بواری هاتوچۆ کاراسانی دەکات و بەکاردێت بەڵام لە کاتی خراپ بەکارهێنانی دەبێتە دوژمنێکی کوشندە و سەرسەخت بۆ مرۆڤ و ماڵوێرانی بە دوای خۆیدا دەهێنێت ڕووداوەکان زۆر جار زیانەکانیان لە زیانی تەقینەوەیەک زیاترە هەموو ئەو زیان و قوربانیانەش دەگەڕێتەوە بۆ کەسەی کە سەرکردایەتی ئەو ئامرازە دەکات کە شۆفێرە سەرڕای خراپی بەشێکی ڕێگاکان و نەبوونی هێما و مەرجی سەلامەتی شۆفێر خۆی هۆکارە بۆ ڕووداوانە چونکە هەر هەڵەیەکی بچووک لە شۆفێری ڕەنگە ببێتە کارەساتێکی گەورەی چاوەڕوان نەکراو کە زۆر جار ئەو هەڵا بچووکە و چەند چرکەیەک پەلەکردن و بێ ئاگایی ژیانی چەند خێزانێک لەناو ببات و چەندین ڕۆحی بێتاوان دەبنە قوربانی ئەو هەڵانە. ترافیک لە وەڵقەیە باس لە ئاسەواری ئەو خراپ بەکارهێنانە دەکات کە دەبێتە ماڵوێرانی زۆر جاریش دەبێتە هۆکاری ڕووداوی جەرگ بڕوو نەخوازرا و چاوەڕوان نەکراو ترافیک لاڵقەی ئەمجارەی باس لە ڕووداوێکی دڵتەزێنی هاتوچۆ لە دوکان دەکات دەمانەوێت بە دەداچوون بۆ هۆکار و چۆنێتی ڕوودانی ئەو ڕووداوە بکەین کە پاسێکی تایبەت با قوتابیانی کردە ئامانج بۆیە ترافیک لاڵقەی ئەمجارە دەچێتە قەزای دوکان. ترافیک بە چیرۆکی قوربانێکی هاتوچۆ دەست پێ دەکات کە لەو ڕووداوەدا 24 قوتابی بریندار بوون. ئەو قوتابیانە ئامرازەکانی هاتوچۆ کاراسانیان بۆ دەکات لە پرۆسەی بەردەوامبوون لە خوێندن بەشێکی زۆریشان لە ڕێگەی پاسەوە هاتوچۆ دەکەن. یەکێک لەو پاسانەش لە کاتی گواستنەوەی قوتابیان تووشی ڕووداو دەبێت. سەرەتای ئێمە وەکو هەموو ڕۆژێک ئێمە مەرحەلە دووی لە پەیمانگای تەکنیکی دوکانین کە ڕۆژانە هاتوچۆکەینەوە گەڕێنەوە ڕۆژە گەڕێنەوە هەروکو ڕۆژانی ئاسایی ئەو ڕۆژەش بە هیوا ڕۆشتێ ماڵەوە بۆ بەیانی بینەوە بۆ دەوام لەو ڕۆژەیە ینی ئێمە سەرەتا کە دەرچوین هەروکو کاتی ئاسایی قسەمانێک لە پاسکای لەگەڵ هاوڕەکانمانە ینی هەروکو کاتێک بە کەیف و خۆشیەوە گەڕێنە بۆ ماڵەوە ینی ئێمە کاتێک من هەستم کرد وەستانی پاسەکە بوو کاتی ڕوودانی پاسەکە لە بەرزیەکانی کۆتەڵ وەمانێ هات ینی کە هەستم لەبەر ئێمە لە پێشەوە دانیشت بووین من لە دوای سایاق بووم لەگەڵ هاوڕێکەمە دانیشت بووین سەرەتاوە مزانی وەستا پاسەکە چونکە هێواش بوو پاسەکە
بەڵام کات ئێمە زانیمان وەستا لە سەرگەڵەکە من هەستم کرد وەستا منم زانیە کە سەرەتا پێشی کەوتە خوارەوە پاسەکە ینی کەوتی نەخوارەوە من لەبەرەوەی هەر لە یەکەم یەک تەقلا لە پاسەکەی بووم ئاگام لە خۆم بوو تەقلی دوم کەوتمە خوارەوە لە پاسەکەیە کاتێک هەستامەوە هاوڕێیانی سێرم کرد هاوڕەکان هەمووی کەوتبوون و هەنێ وەسعی زۆر خراپ بوو بێگومان هەم کەسێک لە کاتیا بەدەی هاوڕەکەی خۆیان گەڕێ من ژۆرە و کەسێک بەدەی هاوڕێ تەنیشتمان گەڕام کە گەڕام نەمدۆزیەوە سەرەتا تا هاوڕەکانە بانکیان کردم ئەو بەربەر دێکەوت بوو نەی چاوان بوو کە هاوڕێ نزیکم بوو ینی کە بینیم سەرەتا من نەمزانی کە مردووە ڕووداوێک ناخی هەمووان و چەندین خێزانی هەژاند لە کاتێکە و خێزانانە لە چاوەڕوانین گەڕانەوەی هیوا و ئاواتەکانیان بوون کە چەندین ساڵە شەونخۆنی دەکەن بۆ گەیشتن بە خەونەکانیان کە ئەو قوتابیانن لەو ڕووداوە کچە قوتابێکی پەیمانگە بوو ئەو کارە ساتە خەونی لە ناوبرد دوای ئێوە چوان هەڵە ڕێگان بردبوو بەڵام وەکو ئێمە هاوڕێ نزیکی بووین ئاگاداریان لێ نەکردین بەداخەوە کە ئەو زوو گیانی سپارت ینی من لێرەوە ئەڵم ینی هەر کەسێک ڕاستە هەنێک کاتەڵی قەزا و قەدەرە بەڵام هەموو شتێکی سەبەبێکی هەیە ینی هەر کەسێک شۆ مناڵم تەنها پاسەکانی ئێمە هەموو شۆفێرێک ئاگاداری خۆیان بن چکە لە دەزانی کەسی ئازیز زۆر ناخۆشە ینی بەجددی منکو هاوڕێکە ینی زۆر کاریگەری لەسرم کردبوو بەڵام ئایا بخانەوادەکەی چۆن من بەداخۆیان ئێمە ڕۆژانەکە ڕۆین و خانەوادەکانمان چاوەڕێمانن بەڕاستیانی لەو ڕووداوە ترسێکەوتوتە گیانی هەموو خانەوادەکانمانی ڕۆژانە لە کاتی خۆمانە دوا بکەوین پەیوەندیمان پێواکەن وەکو ترسێکە بەردەوام ینی ئێمە پار هاتو چۆمانە کرد هەرگیز نەمانەزانی کە ڕۆژ لە ڕۆژان ڕووداوێکیەوە بەسەرمانە دێ زۆر هەموو ڕۆژە بە کەیفی خۆشی ئەڕۆشتین یان سعیمانە کرد لە پاسەکەیان قەت بڕامان ناکرد ڕۆژێکی وا ڕووداوێکی وا ڕووبات و بۆی لێرەوە داوا لە سێق پاسەکانەکەم زۆر ئاگادار بن چکە نەگیانی یەک تەلەپێ چەند تەلەپەیە لەگەڵ ئەوانە مناڵم درانگ بگەی بەس بە سەلامەت بگەی باشترە ینی هەنێک کاتێ سایقەکان پێمانەڵان ئەی ئێوە دواکەون لەم حاسەرە قەیناکە با جواب بکەین بەڵام گرنگەوەیە سەلامەت بین ئەمە یانی زەنگێ بوو ئەمە ڕووداوە بۆ هەمومان لەوانەیە مناڵم تا ئێستا کەسمان بیرمانەوە نەکرد بێ ڕۆژە لە ڕۆژان پاسێ وەربگەڕێ تووشی حادیسەیە بین بەڵام لێرە ینی هەمومان ترسێ لە دڵمان ینی بەجددی ئێستا واماناتۆ لە پاسەکەیە هەر تۆزی سەر ئەبرۆ هەستی پێکەین و ئاگاداریەکەینەوە کە ئەبێت خاو بڕوات سەرەتا بەس لە سەر ینی کە پاڵ کەوتو بچین بەدەمیەوە لەسەر بەردەکە تەنها هەناسەیەکی زەحمەتی ئەیات ئیتر دوایەوە کە چونێت ئافەوە ئۆکسیجن شتیانە سەردانە و هەر لەوێ گیانی سپارت و بەڵام بە ئەو کاتە من نەمزانی کە گیانی سپارت سەرەتا پاسەکە زۆر بە هێواشی ینی کەوتە خوارەوە بەڵام کە هەستام و ینی هاوڕەکانم هەمووی لە تاو ئازاری هەرێکی شوێنی برینا بوو یەکێ سەری بوو یەکێ قاچی بوو یەکێ پشتی بوو ینی هەمووی هاواریە کرد لە تاو خۆیان بێگومان لە دەزانی هاوڕێکی نزیکم کە بەدرێکم ڕۆژی داوامەوە کە هاتمان پەیمانگایە تا ئەو ڕۆژەی ئەو گیانی لە دەزانی باز هەزارە هیواوە بووین کە ئەم ساڵ خوێندن تاواگەین و تەخەڕوج بکەین و زۆر کاریگەری لێکردم پێویستە لەسەر شۆفێرەکان کە پابەندی ڕێنمایەکان چۆ بن و بە خێرایکی کەم لێ بخڕون بە تایبەتیوانەی کە پاسیان پێەیە یاخود ئەوانەی نەوە ئیشی نەفەرا دەگەن چونکە ژیانی زیاتر لە کەسێکیان لە ئاستۆدایە کە هاتمە دەور لە پاسەکە هەمووی لەو ناوکەوت بوو خوێن بە گیانیانەوە بوو ڕۆژێکی زۆر ناخۆش بوو لەسەرەوە خەڵکە هەو یارمەتیایین لە پاسە خەڵکی تیاما بوو ڕۆژێکی زۆر ناخۆش بوو قەت دووارە نەبێتەوە ئینشەڵڵا لە دوکانەوە کە سەرکەوتین بەرواری شەشیدا هەتا کانی خانم بیرێت لە دوای ئەو ڕووداوەکەم بیر نایەت کە چۆن بوو پاسەکە چۆن وەرگەڕاوە کاتێ هۆشم هاتەوە من کەوت بووم و ئاخیر سەرەبە بووم بەسەر گردەکەەوە کە ئێمە لە گردەکە کەوتینە خوارەوە لە پاسەکە هەڵدرا بووم بە گردەکەەوە بووم کاتێک هۆشم هاتەوە من لەسەر پشت بووم نەم ئەتوانی بجۆڵم ئەمزانی کە پشتم شکاوە
من پشتم فقراتێکم درزی بردو و فقراتێکشم شکاوە گلەیمان زۆرە کەمجا سایق پاسەکە بە ئەگەیان لە خۆیان بێ زۆر هێ سەریح نەڕۆن ئەمڕۆ کا سایق پاسەکەمان زۆر سەریح بوو بەڕاستی یعنی هەموومان دڵمان لە مشتمانە بوو خێزانێکمان هەیە چاوەڕێمانەکە دیارە ڕووداوی وەرگەڕانی پاسێکی پەیمانگای تەکنیکی دوکان کە خوێندکاران بەکرێ گرتویانەوە هاتوویان پێکات ڕۆژانە و ئەو حادیسەی کە ڕوویدا یەکێک بوو لە حادیسە هەرە ناخۆشەکان بەڕاستی لە مێژووی ژیانی منە ئێمە عادەتەن خوێندکارانمان خوێندکارانی بەیانیانمان کاتژمێردوو بە زۆری دەوامیان تەواو بێت دوای کاتژمێردوو ئەڕۆنەوە بۆ ماڵیان بەشێکی زۆریان هاتوچۆکن خوێندکارەکانمان من لە ڕێگەی گەڕانەوە بووم بۆ ماڵەوە ئەو کاتە کاتێک کە ئەگەڕامەوە بینیم پاسێک وەرگەڕاوە لە ڕاستیە دابەزیم سێرێکی جوواکەم کرد بینیم تەلەبەکانی خۆمان ئەگرین. ئیتر من کەوتمە خەمی گواستنەوەی بریندارەکان ئەوەنە ئیمکانێتمانە بوو هەنێکی بە سیارەی تایبەت هەنێکی بە ڕێگای سیارەی جیاواز هەندێکیمان بردە نەخۆشخانەکانی حاجیتان و پیرەمەگرون چارەسەری سەرەتاییمان بۆ کردن دواتر لەوە گواستمانەوە بۆ نەخۆشخانەی شار بەشێکی زۆری لە سەلامەتی و خوێندکارانەی تریان گەڕاندەوە لەبەرەوەی یەک خوێندکارمانگیانی لە دەستدا بەداخەوە زیاتر لە 25 خوێندکاریشمان بریندار بوون وێنەکە وێنەیەکی زۆر ناخۆش بوو چونکە لە ڕاستی ئەمە دەبینی هاواری لە قاچێک کرد ئەو دەبینی هاواری لە سەریە کرد ئەوە کە دەبینی هاواری لە بەشێک لە ئەندامانی جەستەیە کرد من خۆم وامەزانی خۆم یەکێکم لەوانە و بەداخەوە لە سنووری قەزای دوکان و ئەو ڕێگایی کە خۆتان نەزانن ڕێگای هەولێر سلێمانی یەکێکە لەو ڕووداوە یەکێکە لەو ڕێگا خەتەرانەی کە ڕۆژانە ئەم ڕووداوانەی تیا ڕوەدات. هیوادارم شۆفێری پاسەکان پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن. هەر هەڵەیەکی بچووک لە شۆفێری کارەساتی گەورە دروست دەکات. پیشڕەوی دەبێتە هۆی کارەساتی هاتوچۆ. بەڕاستی پێویستە شوفێرانمان لە کاتی شوفێریا زۆر وریا بن، زۆر ئاگادار بن. 20 خولەک دواکەوتن ئەوە ناهێنێت کە تۆ چۆنەڵی ژیانی خۆت و خانەوادەکەت کەیتە مەترسیەوانە. ترافیک قایمقامی قەزای دوکان دەبینێت. دەمانەوێت بزانین دوای ئەو هەموو ڕووداوە چ پلانێکدان ڕاوە تا ئەو کەسانی لەو ڕێگاوبانانە هاتوچۆ دەکەن پارێزراو بن. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە کێشەی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ چەند هۆکارێک گەڕێتەوە هۆکاری سەرەکییان پابەند نەبوونی هاوڵاتیان و شۆفێرانە بە ڕێنمایەکانی هاتوچۆی بەلای ئێمەوە ئەگەر ڕێگەش خراپ بێ ئەبێ شۆفێر پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بێ ئەو شوێنی کە ڕێگەی خراپە سیانە نەکراوە پێویستی بەوەیە چاکسازی تا بکرێ پێویستە پابەندی ڕێنمایەکان بێ لەو شوێنانە سەلامەتی سەرنشینەکان پارێزێ بەڵام هۆکارێکی تری ئەوەی هۆکاری خراپی ڕێگاوبانەکان بۆ لە ساڵانی ڕابردووە سیانە نەکراوە ئێمە لەگەڵ دەستپێکی کابینەی نوێ لەسەر بڕیاری ئەنجومەنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی ئاودانکردنەوە دەستمانکرۆ بە سیانە لە ڕێگانە لە پێشتی ژەر بودجە دەرخانکراوە بۆ بوارە بەڵام ئێستا بەگشتگیری لە سنووری ئێمە و قەزای دوکان لە ڕێگەی نێوان سلێمانی دوکان ئێستا چاکسازی ڕێگاوبان کاری خۆیەکە تاوەکو نزیکی تاسڵجەوە و بە پێچەوانیشەوە لەم سنوورا کۆمەڵە ڕوودا و ڕوویداوە لە ڕابردووە بەڵام دیارترینیان کە زۆر کارەسات بارتر بوو جێ دڵتەنگی زۆری هاوڵاتیان بوو ژمارەی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی لە گەڕانەوەیانە لە نزیکیش ناحی سوداژ لە خوارکۆتەڵەوە تووشی ئەو ڕووداوە بۆ ژمارەیەکی زۆر برینار و یەکێ لە خوێندکارەکانیش کۆچی کرد ئەمە بە حەقەت
کارەساتێکی ناخۆش بوو ئێمە هەڵوێستێمان لە دوای ئەو ڕووداوە لە ڕابردوویشتا هەڵوەستەمە لەسەرکەوە بەڵام ئەمایان پێویستی بۆ بوو کە ئێمە ڕێخستنەوەی بکەین بۆ ئەو پاسانەی کە خوێندکاران ئەگوازێتەوە لە پەیمانگا لە خوێندگاکانی ناو دوکان لە باخشەی ساوایان لە دایانگەکان مناڵانە گوازێتەوە بۆی زیاتر مەرجەکانی سەلامەتی جێبەجێکەین ئێمە ڕاستەوخۆ دوای کۆبوونەوە لەگەڵ لایەنە معنیەکان و فەرمانگە معنیەکان و پەیمانگا و پەروەردە گەیشتنەوەی کە کۆمەڵی ڕێنماییمان دیاری کرد بۆ جێبەجێکردنی بەسەر ئەو پاسانە. ئێمە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی دوکانەوە کە بەڕێوەبەرایەتێکی چالاکن لە ڕۆژانە چەندین مەفرەزە و کامیریان لە ڕێگاوانەکانە هەیە وە پشگیری تەواویانەکەین بۆ ئەوی بتوان ڕێنمایەکانی هاتوچۆ بەسەر شۆفێرانە جێبەجێ بکەن لە پێناوی سەلامەتی هاوڵاتیانە و جێدەستیشان دیار بووە زۆر جارجاری وایە ناڕزای هاوڵاتی لە تند و تۆڵی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە ئەوەنە ینی ملزەمن بە جێبەجێکردنی ڕێنمایەکانەوە ناڕزای هاوڵاتیمان بۆ گەڕاوەتەوە کاکە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی دوکان زۆر تونن لە جێبەجێکردن و مەرجەکانی سەلامەتی ئەمە سوپاسیانەکەین دەستخۆشیان لێکەین و پشتیوانی تەواویشیان. ئەو هەموو سەرپێچی و کەم تەرخەمی کە دەبیندرێت و دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ و گیان لە دەستدانی شۆفێر و سەرنشینەکان ترافیک بەڕێوەبەری هاتوچۆی قەزای دوکان دەبینێت. دەپرسین هۆکار چییە بۆ ئەو ڕووداوانە؟ هۆکارەکانی ڕووداوی و لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بە عامی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ سێ حاڵە دەگەڕێتەوە. حاڵەتێکیان خۆی خودی ئۆتۆمبیل واتە نەبوونی مەرجەکانی تونوتۆڵی، حاڵەتێکیان شۆفێر خۆیەتی واتە ئەو کەسی کە شۆفێریەکە پابەندەبوونی بە یاسا و ڕێنمایەکان و خوێندنەوەی ئەو دۆخەی کە شەقامەکانی تێدایە و حاڵەتێکیان خراپی ڕێگاوانەکان واتە ئەو کەم و کوڕیانەی کە لە ڕێگاوانەکانە هەیە. ئێمە ئەو حاڵەتانەی کە تێبینیمان کردووە لە سنووری هاتوچۆی قەزای دوکانە کەم و کوڕی ڕێگاوانەکان بە جۆرێک لە جۆرەکان بەشێکی گەورەیە لە ڕووداوەکانی هاتوچۆ چونکە بەشێک لە ڕێگاوانەکانی سنووری هاتوچۆی دوکان ڕێگای کۆن و بەتەمەنن بۆ چەند ساڵێک لەمە پێش دروست کراوە هیچ نۆژەنکردنەوەیەک و بگرە فراوانکردنێکی بۆ دروست نەکراوە. هێندێ شەقاممان هەیە لە پەنجاکانی سەدەی ڕابردوودا دروست کراوە کە ئێستادا ناگونجێ لەگەڵ ئەم گەورەبوون و فراوانبوونی کۆمەڵگا و زیادبوونی ئالیات و ئۆتۆمبیلەکە ئەکەوێتە سەر شەقام و جادەکان بەکارهێنێت توانای ئەو لۆدە قورسەی نییە و بگرە ئەمە زۆر جار سەبەبی ڕئیسێ بۆ ڕووداوەکانی هاتوچۆ. هاتوچۆی ئەو شارە لە ڕێگەی مەفرۆزە و کامێرای چاودێری خێرایی دەیەوێت کۆنتڕۆڵی ڕووداوانە بکات و ڕێگری لە سەرپێچی بەشێک لە شۆفێران بکات. ئەم ئۆتۆمبیلی پێشمانەوە خێرایی زیادە لە ئەو خێرایی کە ڕێگەی پێدراوە بووە سەبراکەم چۆ قەراقی شەقامەکە بووە سەبرام. باشی براکەم بەخێر بێ سەر چاوم بەخێر بێ یاخوا ئیجازە و سەلیمان لای بارێک نەبێ بە یارمەتی خۆت تۆ هەست ناگەر خێرایەکە زیاد لەو خێرابێکە بۆ دیاری کراوە ها ئەی لێرە ئەم ناوچەیە 60 ئەمە ناوچەیەکی نیشتە جێبوونە گوندێکی لەسرە پڕێتی لە ژنە مناڵە هەموو کەسێکی تایە کەواتە ئەبێ تۆ ئەو خێرایی کە بۆ دیاری کراوە کەمی کەیتەوە لەسەرەوە تۆ حەبتا هاتووی لێرە ئەبێ بێتەوە 60 ئەو خێرایی بۆ دیاری کراوە بە عینی خێرایی نەڕێ بۆ خێرای ڕووی کە لە ناو گوندەکەی بۆ دیاری کراوە. باشم براکەم هەڵدان چۆنە ئەو خێرەوە لێرەوە ساون هەماوەی بەرز بۆتەوە ئەی ناگرات تۆزیشکە بچنە قەراقی شەقامەکەەوە زۆر لە نزیک شەقامەکەن تۆزە بیخەنە قەراقی شەقامەکە و چیتان پێویستێمە هاوکاریتان بکەین. باشە برا بەڕێزەکەم هۆی نەبێتە هۆی ڕووداوی نەخوازرا و خوا نەخواسە بە حەماوە هەڵساوە شتێکی بچووکە با گەورە نەبێت.
تۆ ئێمە لەو بەرەوە هاتین متابعەمان کردی لەو سەرەوە تۆ بە بەک هاتیەوە بۆ ئێوە حاڵەتە ئەمەوی تێرمان هەیە بە یاساییەکی پێچەکەیتەوە ئەوەی تێرنا بە یاساییە گەڕێیتەوە بە لای حاڵەتە ئیجازە و سنیمان لای بارێک نەبێ تۆ ئاوا بە عکسەوە دی ئەبێتە چی خۆی سەر لێ شێوانی شوفێرەکانی تر ئەمە حسابی پێچەوانی ئاڕاستی بۆ کرێ کە تۆ بە بەگ دێوە حسابی پێچەوانی ئاڕاستە ئێمە پسوڵێکی ئاگادارکردنەوە بۆکەین زۆر جار شۆفێریکردن لە وڵاتی ئێمە لەلایەن شۆفێرە بە ڕێزەکانەوە گوێنەدانە بە یاسا و ڕۆنمایەکانی هاتوچۆ بۆ نمونە زۆر جار هەندێک سەرپێچی هاتوچۆ ئەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی گەورە بۆ نمونە ینی جۆرێک لە ڕووداوەکە قوربانی زیاتری لەیەکەوێتەوە حەجمی ڕووداوەکە گەورەترەکە. هەر لەم جێگای کلی وەساوین تۆزێ خوار خۆمانەوە لە ئەم دوو هەفتەیە ڕابردووە پاسێکی خوێنکاران وەرگەڕا ئەمەش بەوەی پابەند نەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ وە تیژڕەوی زۆر بەم شێوەیە بگرە چەندان ڕووداوی ترمان بەو شێوەی لەم ڕێگایە کە چوینە سەری بۆتە هۆی گیان لە دەزانی شوفێر و سەرنشینەکانی و زیانی مادی زۆر لە ئۆتۆمبیلەکان و زیان گەیاندن بە مڵک و ماڵی میری ئەو بربەستە ئاسنیانەی کە لە قراقی شەقامەیە هێماکانی هاتوچووە ئەمە هەمووی ڕۆژانە لە ڕووداوەکانە بۆتەوەی بەرکەوتی زیانەکان. سەرپێچیەکان تۆمار دەکرێن و شۆفێران سزا دەدرێن تاو هەڵانە دووبارە نەکەنەوە و کەس نەبێتە قوربانی حەز و ئارەزوو هەڵەکانی شۆفێر. جێگای سەر سۆرمانیە کەوا ڕووداوی هاتوچۆکێکە لە کێشە گەورەکانی جیهان ئەم ڕووداوانە چەندین کێشەی گەورە لە دوای خوان جێدەهێڵن وەک مردن و برینداربوون و لە دەستدانی سەروەتێکی زۆر. ئێمە لەگەڵ ئەوەیان ڕاستە بەشێک لە ڕێگاوبانەکانمان کەم و کوڕی تێدایە ڕەنگە وەکو پێویست شەقامێکی مۆدێرن لە بەردەم شۆفێری ئێمەدا نەبێت بەڵام ئەبێ شۆفێر لە هەموو حاڵەتێکا خۆی بگونجێنە لەگەڵ بارودۆخی ئەو شەقامەی کە شۆفێری تێدا ئەکات ینی ئەمە بیانوو نییە بۆ نمونە شەقامی دوکانڕانیە شەقامێکی کۆنە بە تەمەنە وەک پێویست نۆژەنکردنەوەی بۆ نەکراوە چاڵ و چۆڵی و بربەستی زۆر تێدایە تۆ نابێت ئەمە بکەیت بە بیانوو پابند نەبی بە یاسا و ڕێنمایەکانەوە پابند نەبووی بۆی کە خێرایەکەت لەم شەقامە زیاتر کەم بکەیتەوە بۆی بە دووربی لە هەموو ڕۆداوێکی هاتوچۆ. برا بەڕێزەکەم بەخێر بێ باشی بارێک نەبێ مۆڵەت و ساڵانەکەتمان بیتە شتێنی سەلامەتی بۆ بەکارنایەنێ هۆکاری زۆربەی زۆری ئەوانەی کە شۆفێر تووشی بریناربوون زامداربوون شکاوی هۆکارەکەی چییە لە ڕووداوەکانە بەکارنێنانی پشتێنی سەلامەتی ئێمە پسوڵێکی ئاگادارکردنەوە بۆکەین. ڕێگای دوکان سلێمانی یەکێکە لە ڕێگا دووسایدەکان ئێمە ناڵێن ڕێگایەکی کامل مواسەفاتە بەڵام ڕێگایەکی سەلامەتە لە چاو ڕێگایەک ئاڕاستەکانی تر ئەم شەقامە دوو ئاڕاستەیە تا حدێک گرفتەکانی کەمترە لە چاو ئەو شاڕێگا و شەقامانەی کە تر هەمانە یەک ئاڕاستن ئەم حاڵەتە تەنا بە خودی شۆفێرەکە ئەگەڕێتەوە پابەندی یاسا و ڕێنمایەکان نەبووە و بە هەڵەشەیی شۆفێری کردووە ئەبێت تۆ کاتێک پاسێکت پێ چەند خوێندکارێک لەم پاسەیە ئەبێ مراعاتی وەزعی سیارەکەی خۆت بکەیت جیاوازە لەگەڵ ئۆتۆمبیلێکی تایبەت کەش سەرنشینێکی کەمتری تایە. پۆلیسی هاتوچۆ سزای ئەو شۆفێرانە دەدات کە لە لێخڕینی ئۆتۆمبیلەکانیان کەم تەرخەمن. باشی بە قوربان ئیجازە و سەنیمان بەرێ بە ئارێک نەبێ تۆ پشتێنی سەلامەتیت بەکارنێناوە ڕوحی ئەم 20 نەفەرە بەدەست بەڕێستەوەیە بەدەست خوایە بەڵێ یەکەم بەس هۆکارەکەی چییە بەڕێزت برا بەڕێزەکەم یەکە بێ لەسەر خۆ بڕۆی بەکار پشتێنی سەلامەتی بەکاربێنی مۆڵەت و ساڵانەکە تازەیە پشتێنی سەلامەتی بەکارێناوە بەڵێ حەریق پێیە ئەهەنجا بەسەر چوو یعنی نیمانە یعنی بەسەر بەرەوەی تۆ سیارێکی تایبەت نییە سیارێکی نەفەر هەڵگرا
چەندین سەرنشینن لەگەڵایەکەی حاڵەتێکی زەروری زۆر زەروریە بۆ بەڕێزت ئێمە پسوڵێکی ئاگدارکردنەوە بۆکەین لە بچووکترین ئیسۆپا ئەو خوێنکارانە چیان لێ دیان هەمووی بەسەر یەکاکەوێ دەستێشکێ سەرێشکێ ینی بە تەواوی عەزێ دێبێ ئێمە ئیجراعات لەگەڵ نەفەران ناخی ئێمە ئیجراعات لێ پێچینەوە لەگەڵ بەڕێستا ئاخی بەو شێوەیە هەڵپەڕین مەمنوعە قەدەغەیە بە پێی یاسا بەڕێبەتی هاتوچۆ هەڵێن نابێت لە ناو پاسە هەڵپەڕین و بەم شایکردنەوە شێوانە هەبێت باشە برا بە ڕێزەکەم ئەوە هیوادارین دووبارە نەبێتەوە سەرچاو بە جۆرە ئاماری بەڕێوەبەراتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێمی کوردستان لە ماوەی دەمانگی ئەم ساڵدا 3665 ڕووداو لە سەرتاسەری هەرێمی کوردستان تۆمار کراون کە لەو ڕووداوانەش 489 کەس گیانیان لەدەستداوە لەو ڕێژەیەش نزیکەی 5800 کەسیش بریندار بوون. دوای نامار لە ساڵی 2019 لە هەرێمی کوردستان نزیکەی 2 ملیۆن سەرپێچی تۆمار کراون. ئەو سەرپێچیانە بریتین لە خێرایی لێخوڕین و سوڕانەوەی هەڵە و وەستانی قەدەغە و کەمتەر خەمی شۆفێر لە کاتی شۆفێری. نزیکەی 28,000 سەرپێچی بەهۆی پابەت نەبوون بە هێماکانی ترافیک ئەنجام دراون و سزادراون. سزادانی 16,000 ئۆتۆمبیل کە بە شێوەی هەڵە و بێ ئاماژەدان مانۆڕی سوڕانەوەیان ئەنجام داوە. بە جۆرەی ئاماری دەمانگی ساڵی 2019 لە هاتوچۆی قەزای دوکان لەو ماوەیە 115 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە 94 ڕوودا و بەهۆی وەرگەڕان و پێکدادان دروست بوون. لەو ژمارەیەش 75 ڕوودا و بەهۆی خێرایی لێخوڕین ڕوویدا و ژمارەی قوربانیان بەهۆیەوە 18 کەس مردوون و 180 کەسیش بریندار بوون.